هو ئاسوودە بن جەنابی ئادونیا، ئیدی لە مەترسیدا نین. ئێرە هێمنە. ئەمە هەوڵجار نییە کە جەنابی ماکسیمیلیان من نەجات دەدا. ئەو بەر لەمەش لەش و گیانمی پێکەوە ڕزگار کرد بوو. ئەم قسەیە شیاوی بیستنە. چۆن؟ من لە مبەلغێنی مەسیحی بووم و تەسلیسم ڕادەگەیان. ڕۆژێکیان سەربازانی ڕۆمی لە کاتی قسەکردندا قۆڵبەستیان کردم. بێگومان وەختی مردنم هات بوو، بەڵام جەنابی ماکسیمیلیان بە بیانوویەکەوە منی ڕزگار کرد و هەر ئەم ئاشناییە بووەی هۆی ئەوە کە من ببمە خوداپەرست. ماوەیەکی زۆر پێکەوە قسەمان دەکرد و من زۆر شت لە ئەوە فێر بووم. گالوس قەدری ئاغت بزانە ئەو پیاوێکی گەورەیە. من بە باشی ئەو دەناسم. کەوایە تۆ زۆر شتی لێ دەزانی. من غوڵامێکی یونانیم. 14-15 ساڵانە بووم کە بابی خاوەنشکۆ و ماکسیمیلیان ئەمنیان کردی و بردمیانەوە بۆ ماڵەوە. ئەو یەکێ لە پایە بەرزەکانی سەنای ڕووم و یەکێ لە نزیکەکانی ئەمپراتور ئادریانوسە. من شایەتی گەورەبوونی سات بە ساتی جەنابی ماکسیمیلیان بووم. ئەو یەکجار زیرەک بوو و بابی لەو کاتەدا باشترین معلمەکانی بۆ بارهێنانی ئەو دەگرت و ئەوی لە زانستەکان و فەنەکانی فەرهەنگی نەتەوە جۆربەجۆرەکان ئاگادار کرد و هەر ئەم ئاگاداریەی جەنابی ماکسیمیلیان بوو بەهۆی ڕقوقینی ئەو لە خوداکانی ڕووم و دەڕەندەی ئەوان و ملهۆری ڕوومیەکان و بۆ دووری گرتن لە ڕووم دەست بەجێ پاش داخوازی دەقیانوس بۆ هاتن بۆ فیلادلفیا وەڵامی موسبەتی دایەوە. بەڵێ ئەو چارەنووسی وا بێتە فیلادلفیا وا دێتە بەرچاو زۆر ماندوو بووی. باشترە لە ژێر و سێبەری ئەو دارەدا تاوێ ماندوویمان دەرکەین. ئەو هاتە فیلادلفیا کە لە جەنایەتی ڕۆمیەکان دوورکەوێتەوە. لە حاڵێکدا کە نەیدەزانی جەنایەتی فیلادلفیا کەمتر لە ڕۆم نییە. بۆچی جەنابی ماکسیمیلیان بە دیتنی جنایەتی دەقیانوس نەگەڕیاوە بۆ ڕۆم؟ دەقیانوس دەست بەجێ کچەکەی لە ماکسیمیلیان مارە کرد تا لە فیلادلفیادا بمێنێتەوە، قاپڵ لەوە کە خات و هلێن خۆی دەبێتە یەکێ لە خوداپەرستەکان. کەوایە جەنابی ماکسیمیلیان بەر لەوە کە بە خودای تاقانە ئیمان بێنێت، خودایانی درۆی و بتەکانی وەلا نابوو و ئیمانی پیان نەمابوو. ئەوان هیچ کات بە خودایانی ئۆلەمپ ئیمانیان نەبووە و هەموو کات بە دوای ڕاستەقینەدا بوون. ئەو خوڵقێنەری خۆی دەناسێ، بەڵام بە دوای ڕێنوێنیەک، کتێبێک، نیشانەیەک لەوانەوە بووە. مەگەر تەورات و ئینجیل نەگەشت وە دەستیان؟ بۆچی ئەوانەی خوێند بووە، بەڵام ڕاستەقینەی لەوانە نەدەدی. ئەو هەموو کات دەچووە ئاوایەکانی دەوروبەری فیلادلفیا و لە پلۆپایەی بەرزی خۆی بە قازانجی چەوساوان و بێبەشان کەڵکی وەردەگرت. لە یەکێ لەم سەفەرانەدا خۆی دەڕەندەی مەئمورانی ماڵیاتی بە چاوی خۆی دی، مەئمورانی ماڵیاتی دەقیانوس. ماڵیات نادەی؟ ماڵیات نادەی ها؟ نایدەم! نایدەم! نیمە! ماڵیات نادێرێ؟ ئەوانە لەوێ لابن، هەموویان دەرنەولاوە. ماڵیات نادێرێ؟ هەر دەتکوژم. ماڵیات نادێرێ؟ بگرێ! بگرێ!
چه باسە؟ ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین. ئەم پیاوە ناوێ ماڵیات بدات. نایەوێ یا نیەتی؟ ئەمە بە ئێمە ڕەبتی نییە. ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین، نا مەئموری یارمەتی بە هەژاران. دەیگەڕێن! داس ڕاکرێن. جەنابەت کێ بێت؟ ئەفسەرێکی خوارتر لە سەرۆکی خۆی پەیڕەوی دەکات، نەک پرسیار. دەیگەڕێن! من ئەفسەری وەرگرتنی ماڵیاتی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسم. لە تۆش فەرمان نابەم. وا دیارە دەبێت بە زمانێکی دیکە قسەتان لەگەڵ بکەم. نا. وا دیارە کە زۆریش ناسپەروەردەی خاوەنشکۆ. وا نازانم کە ئەو زمانەی دیکە بزانی. بەسیەیدی پیاوەکان لێرە کۆکەوە و گۆڕە گوم کە بڕۆ بزانم! خاوەنشکۆ ڕۆژگارتان ڕەش بوو. ئەو ماکسیمیلیان زاڵای دیۆکلێتیانوسە. وەرە دەکەوێن. وەرە. و ئەمە پێشکێک بوو بۆ ئاشنابوونی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرە پیاوە خوداپەرست و دڵپاکە. جەنابی ماکسیمیلیان بەتوندی بریندار ببوو و پیرەپیاوەکە کە خۆی لەم بابەتەوە شەرمەزار دەدی لە بەرامبەری ئەوانەوە خۆی بە تاوانبار دەزانی کەوا بوو لەشی برینداری جەنابی ماکسیمیلیانمان بردە ماڵی پیرەپیاوەکە و ئەو بەپەلا بە باشی دەستی کرد بە دەرمانکردنی ئەوان.
نا ئێوە دەبێ پشوو بدەن ڕێگا ڕۆیشتن بۆ ئێوە پەرمەترسیە گالۆس بڵێ خاوەنشکۆ من لێرەدام. نەبوونی ئێمە هێلێن نیگەران دەکات. من دەچمەوە بۆ شار و ئەو ئاگادار دەکەم ئێوە پشوو بدەن جەنابتان ئاسوودە بێ خاوەنشکۆ. بە تێلمی خەوە دیسیش بڵێن ئاگایان لە کاروبارەکان بێت ئەگەر دیۆکلێتیان نیوس پرسیاری کرد بڵێن بۆ جێبەجێکردنی کارەکان چووەتە دەوروبەری شار. بەسەر چاو گەورم نیگەران مەبن. من زوو دەگەڕێمەوە ئاگاتان لە خاوەنشکۆ بێت. و ئەمە پێشێکی ئاشنایی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرە پیاوە خوداپەرستە بوو. ئەم برینەتان چاک داپۆشیوە. ئێمە ببەخشن کە زیاتر لەمانە نەمانتوانی یارمەتی خاوەنشکۆ بدەین. نا زۆر باشە. لە چۆ فێربوون؟ لە باب و باپیرانم هەرچەند لە چاوی زانستی پزیشکانی ڕوومەوە هیچ نییە. چ کەسێ ئەوەی تووشی ئەو ڕۆژە ڕەشە کردووە؟ گرنگ نییە خاوەنشکۆ. سەدان ساڵەکە خامچی ڕۆمیەکان بە درەندەیی بێڕەحمێک کە شیاوی مرۆڤە خاوە شارەکان نێت لە شان و ملی ئێمە دەدرێ. ئێمە ئیتر عادەتمان پێگرتووە. من بە نێوی ڕوومیەک داوای لێبوردن لە ئێوە دەکەم. ئێمە ڕوومیەکان خۆمان بە خاوەن شارستان یەکترین خەڵکی دنیا دەزانین بەڵام وەحشیانەترین کارگەل دەکەین. ئێوە لەگەڵ ڕۆمەکانی دیکە تەوفیرتان هەیە. بەڵام ئێمەش وەکو باقی ڕوومیەکانین. تەوفیرێکی وا لە نێوانماندا نییە. نا ئەسڵە وە نییە. ئیزن ئەدەن شتێک بپرسم؟ ئایبی نییە. خاوەنشکۆ بۆچی بەجێ یارمەتیدان بەو ئەفسەر ڕۆمێ دژی ڕاوەستان؟ من بۆ خۆشم نازانم. تەنیا دەزانم کە نامەوێت لە ڕیزی ملهۆڕاندا بم. ڕەنگە ئەم ویست و بڕواایە مەسەلێکی دەرونی بێت. بەڵام خۆشویستنی دنیا و لەزەتەکانیشی ویستێکی دەرونیە. بۆچی بۆ گەیشتن بەم ویستنە دەرونیە هەوڵ نادێ قوربان؟ ئایا ئێوە بۆ کارەکانی باش و خراپی خۆتان بەڵگەیەکتان هەیە؟ بەڵێ من هیچ کارێک بەبێ هەغدەست ناکەم و دڵنیام کە هەغدەستی تەواوی کارەکانم چ باش و چ خراپ وەردەگرم و ئەگەر جگە لەمە بێت ئەسڵەن ژیان بۆ من هیچ مانایەکی نییە. تۆ بۆ چاکەکانت لەلایەن چێوە خەڵات دەکرێت؟ خۆڵام یا خزمەتکاری ئێوە حەقدەستی خۆی لە چێ وەردەگرێ؟ ئاغاکەی لە ئاغاکەی ینی لە ئێوە؟ منیش لە ئاغاکە وەردەگرم. هەر کەسێک ئاغایەکی هەیە. تۆ دەتەوێت بڵێ کە حەقدەستی خۆل لە خوداکەت وەردەگری. بە بڕوای من هیچ هاندەرێک بۆ کارە چاک و خراپەکان لەمە باشتر نییە. بەڵام من ئەوەندە نەزانیم کە کارەکانی چاک و خراپم بۆ خوداکانی بێبایخ کە لە مابەدەکاندا بەدەستی خۆمان ساز کردووە بکەم. من دەزانم کە خودایەک هەیە. متمانەم هەیە. بەڵام چۆن خودایەک نازانم. خودای من خوڵقێنەری منە. بەڵام خوداکانی ئێوە یا باشتر بڵێم خوداکانی ڕۆمەکان خۆڵقێندراوی ئەوانن. نا من بە خودایی تۆش ناتوانم متمانە بکەم. ئەگەر جوولەکە بیت خودای تایبەتی هۆزی خۆت دەپەرستی.
من خوێندومەتەوە کە تەوراتیەوە پێغەمبەران بەکاری ناحەزوت زێ و تاوانبار دەکات. من ناتوانم قبول بکەم کە خودایەک لە ئاسمانەوە بێتە زەوی و بڕواتە ڕێگادا و لەگەڵ پێغەمبەرانی خۆی زۆران بگرێ و لەو تێک پشکێ. وەگەر تۆ مەسیحی بیت ناتوانم خودای تۆش قبول بکەم، چونکە خودای مەسیحیەکانیش وەکو خودای ڕوومیەکان کوڕی هەیە و ئەمە ئینجیل دەیڵێ. بەڵام ئەم خودایی کە ئێوە وتان سازکراوی مەبەلغین و پەیڕەوانی مەسیحیەتە، نەخودی مەسیح. ئەوان بۆ ئەمە کە ڕۆمیەکان بێنە سەر دینی مەسیح، دینی ئاسمانی مەسیحیان وەکو دینی زەوی ڕۆمیەکان لێ کرد. پێرەپیاوە بۆ جەنابی ماکسیمیلیان باسی ئینجیلێکی کۆنی کرد، بەڵام من لەو کاتەدا لەم قسانەوە ئەو جۆرەشتانە تێنەدەگەیشتم. بەڵام ئەمە ئاشکرا بوو کە ئەو پیرەپیاوە قسەی زۆری بۆ وتن هەیە. بێڵێن بیر و بڕوام بە ئاشکرایی بڵێم، من خوددا پەرستێکم، خۆ خودای تاقانە دەپەرستم. پێغەمبەری من مەسیحە و نەکەسی دیکە. مەگەر خودای مەسیح لەگەڵ خودای باقی مەسیحەکان تۆفیرێکی هەیە؟ خودای مەسیح خودای تەواوی پێغەمبەرانە، خودای دوایین پێغەمبەرێکە کە لە داهاتوودا دێت. هەرچی جگە لەمە بێت دروستکراوی بیر و زێنی ئێوەیە. لە خۆتەوە قسان دەکەی یا بەڵگە گەلێکشت بۆ سەلماندنی هەیە؟ بەڵگەی زۆرم هەیە، بەڵام باشترین بەڵگەی ناساوەکەم ئەوەیەکە لە گیانم خۆشتر دەوێت. دەکرێت من ببینم؟ بەڵێ، بۆچی نە؟ پیرەپیا و ئینجیلی بارناباسی بە جەنابی ماکسیمیلیان پیشاندا. ئەویش ئەوی لە یەک ننا تا ئەوەی کە هەمووی خوێندەوە. و لە ماڵی پیرەپیاویش نەهاتە دەرێ تا ئەوەی کە نوسخەیەک لەو کتێبەی بۆ خۆی نووسیەوە. ئەو ڕووداوە و ئەو کتێبە بوو بەهۆی ئەوە کە جەنابی ماکسیمیلیان بوو بە خوداپەرستێکی مەسیحی و پاش ئەوەیش ئێمەی هێنایە سەر ئاینی خۆی. گالوس، بەڕاستی کە جەنابی ماکسیمیلیان لە بەندەکانی نزیکی خوددایە. ئەو بە منی دەوت تەوفیر نێوان ئەو شتەی حەزرەتی مەسیح دەیگوت و ئەو شتەی ئەمڕۆ پێڕەوانی ئەو دەیڵێن وەکو تەوفیری نێوان دارێکی گەورەیە لەگەڵ چەند گیایەکی بچووکدا. بڕێگۆڵ لە ڕێگای دووری شەوە بۆن و بەرامەیان هەست دەکرێت. هیوادارم کە پەیوەندی ئێمە لەگەڵ ڕوومیەکان قورس و قایم بێت. خاوەن گشتەوە ئیزن بدەن دیاریەکانی هۆزی یەهود پێشکەشکەین. ئەمانە قابلیەوەیان نییە نیشاندەری دۆستی جوولەکەکان لەگەڵ ئیمپراتور و نوێنەر و جێگیری ئەوان جەنابی فەرماندار دیۆکلیتیانوسە. ئێمەش دیارە بە نرخەکانیەوە بە نیشانەی دۆستی دەزانین. ڕێکەوتنامەیەک کە لە نێوان خاوەنشکۆ ئیمپراتور و سەرۆکانی هۆزی یەهود لە ئۆرشەلیمدا مۆرکرا بە ئێمە دەڵێ کە لەگەڵ جەنابی فەرمانداردا هاوکاری نزیکمانە بێ و لە جێژنەکانی پێشواز لە ئیمپراتوردا ئێمەش بە ڕادەی خۆمان بەشداری بکەین. لە ڕایەتەکانی ئەمپراتور جگە لەوە چاوەڕوانی ناکرێ.
ئێمەش بەرکی سەرشانمان دەزانین کە ئێوە لە مەسەلەکانی عێبادی و کاروباری بازرگانیدا ئازاد بهێڵین. لە ڕاستیدا خۆشی و ئاسایشی خەڵک لە ئەرکەکانی ئەمپراتوری ڕۆمە، بەڵام تاخمێ لەم خەڵکە هەن کە ئاسایشی ئەوانی دیکە تێک ئەدەن و مەبەستیان خیانەت بە ڕۆم و خدایانی ڕۆمە کە لەگەڵیاندا سازش ناکەین و بۆ گرتن و سزادانیان ساتێک هەدا ناودەین بە هیچ جۆرێک. مەبەستی خاوەنشکۆ فەرماندار مەسیحیەکانن. ئێمەش لەوان زیانمان دیوە. ئەوان بەو پێغەمبەرە درۆینە و کتێبە دەستکردەی خۆیانەوە لە نێوان ئێمەشدا ڕەخنەیان کردووە و پەیڕەوانی ئاینی یەهودیشیان چاواشە کردووە. خاوەنشکۆ بە بڕوای من بۆ بربەرەکانی لەگەڵ مەسیحیەکان دەتوانین هاوکاریەکی زیاتر و نزیکترمان هەبێ. ئەی سەرباز ئێوە بڕۆنە سەر زووکەن. ئەڕابەکە بێنن. بەمە دەکرێ وشارینەوە. تەرمەکە ببینەکوێ. لە قەبرستاندا دەزانن کە تازە ئەسپەر دەکراوە، ڕەنگە قەبرەکە بدەنەوە. باشترین جێگا ماڵە بابی سانتۆسە. نا هەوڵ جێگەیە کە بگەڕێن ئەوەیە. باشترە بیبینە ناو دارستان لە هەموو جێگەیەک هێمنترە. ڕاوەسن ببورن خاوەنشکۆ ڕێگاکە بکەنەوە. خدای گەورە ڕۆحی پلۆتۆنی قارەمان بخاتە ڕێزی ئیمانداران و پیاو چاکانەوە.
ئەمە سەرشۆڕیە تاوانبارێکی ژێر چاودێریتان دەڕفێنن و تەرمی تاوانبارێت لە بەرچاوی قەرەوڵەکان دەڕفێنن ئەو کات بەرپرسی لێژیۆن و گاردی تایبەتی شاوری ئێمە چی کردووە؟ تەنیا گزارشێنەوە. ئەمن بۆ زانینی تەکلیف و دەسەڵاتی زۆرتر بە خزمەت گەیشتمالی جەناب. گوێ بگرە جولیۆس، 3 ڕۆژ دەرفەتت هەیە بەر لە گەیشتنی ئیمپراتۆر بۆ فیلادلفیا ئادۆنیا و تەرمی پۆلۆتۆن بدۆزیتەوە، ئەگی ناخۆت بە جێگەی ئادۆنیا لە خاچ دەترێ. جگە لەمە ڕفێنەرانی تەرمی پۆلۆتۆن و ڕێزگاری دەرانی ئادۆنیاشم لە تۆ دەوێ. ئەمە هەواڵێکی زۆر خۆشە کە وایە دنیا هەڵەتووە. هیچ کات هەواڵی ڕۆژێکە لەگەڵا دنیا بوومە ناسیا و لەبیر نابەمەوە. لە هەوڵ سەردان لە شار گۆزە دروستکردنی ئادونیا سنجی ڕاکێشە. بەخێر هاتن خاوەنشکۆ. دیزە و گۆزەی جوان دروستەکەی. خاوەنشکۆ دەبێت تازە هات بێتنە فیلادلفیا. لێ تازە لە ڕوومەوە هاتوین. ڕاوێژکارانی دیۆکلێتیانوسین. یەکێ لە ئێوە دەبێ خاوەنشکۆ سولیانوس بێت. بەڵێ ئەوانن. ئێوە چۆنتان زانی؟ هەواڵەکان زوو بڵاو دەبنەوە. بە تایبەت هەواڵی دیاریکردنی شارداری تازە. خۆشحاڵم لەمە کە خاوەنشکۆکان دوکانەکە منیان بە هەنگاوی خۆیان ڕازاندوێتەوە. پێم خۆشە ئەم گۆزەیە لێوە بکڕم. ئاغزادەکانی پایە بەرزی ڕۆمی کە ڕۆمیان بە تەواوی جوانیەکان و شوێنەواری هونەرمەندان و پەیکەر تەراشانی لێ هاتووەوە دیوە، ئەوسا نابێت دەستکردی گڵێنە سازێ بچووک و نەناسراو لە گۆشەیەکی دووری فیلادلفیا زۆر سەرنجیان ڕاکێشێ. وانە لەم دوکانە بەرەواڵت بچکۆلێدا شوێنەواری بەبایخ و جوانی لێ هەیە. نەتانکۆت ئەم گۆزەیە بای چەندە؟ قابلی ئێوەی نییە، بەڵام پێم خۆشەکە بە ناوی دیارەک لە منەوە قبولی بکەن. قبول نەکردنی دیارەکی وا بەبایەخ ئەویش لەلایەن وەسایەکی لاتوو وەک ئێوە دوو لە ئەدەبە قبولی دەکەن. ئێوە دەتوانن پەیکەرێ لە ژوپیتەر یا ئاپۆلۆن بۆ من سازکەن؟ من گڵێنە سازێکم، پەیکەر تاشێکی باش نیم. ڕەنگە ناتەوێ کەسێک کە ئەم هەموو دەستکردە جوانەی هەیە لەوە ناچێکە نەتوانێت پەیکەرێک بتاشێ. دەی ئەگەر فەرمانی خاوەنشکۆ بێت چارێکم جگە لە قبولکردنی نییە. هەوڵ بدە پەیکەرێکی جوان بتاشی، سبەینێ بۆ بردننی دێمەوە. ئەم هەموو پێکەرەکە لە شەقامەکاندایە بەس نییە؟ من لە دەست پێکەرەگەری ئاڵەوەڵا هەڵاتوم. ئەوسا تۆ لێرەدا داوای پێکەرم لێ دەکەی؟ بە درۆژ کە بووە دەبێ لە ماڵدا یەکێکمان هەبێ. سبەینێ هەو ڕۆژەکە بۆ بردننی پەیکەرەکە چوینەوە شتێکی سەی ڕوویدا. دەی وەسای گڵێنە ساز، پەیکەر ئامادەی یانا؟ بەڵێ خاوەنشکۆ ئامادەیە. هیوادارم پەسەنیکەن.
ئەمە هیدی چه پەیکەرێکە؟ من تاوجێگە توانیم هەوڵمدا خاوەنشکۆ بەر لەمەش عەرزم کرده بوو کە پەیکەرسازێکی باش نیم. تۆ دەتەوێت ئەم جەفەنگە بە ناوی پەیکەری خوداکان بمە بۆ ماڵ؟ خاوەنشکۆ ئەمە پەیکەری ژوپیتەر بوو. ناترسن کە تۆڵەتان لێ بکاتەوە یا زیانتان پێ بگەێنێ؟ نا دڵنیا بە ئەم پەیکەرە دزێ و ناحەزە هیچ کارێکی لەدەست نایە. بەڵام من لە نێوان خودایانی مابەدەکاندا پەیکەرێکی لە مەش ناحەسترم دیوە، یانێ ئەوانیش هیچیان لەدەست نایێت؟ ئاگاد لە قسەکانت بێ گۆزە فرۆش. ئەم پرسیارانە بە قازانجت نییە. من سوجدە بۆ ئەم پەیکەرم مقدسانە دەبم. ئەمانە خوداکانی منن. بەڵام نابێ بزانم بزانم ئەم خودایانە کارێکیان لە دەستی یانە، مەگەر نابێ بزانین کە بۆچی ئەم پەیکەرە شکاوە لە خۆی دفاعی نەکرد یاکو تۆڵە ناکاتەوە. وا دیارە زۆر چاویل کەیت گۆزە فرۆش. ئەم پەیکەرگەلە خۆ خوددا نین، تەنیا شکل و شێوەیەک لە خوداکانن. ئەها کەوایە خوداگەلێ هەن کە ئێمە بەم چەشنە ئەوانمان بۆ خۆمان نەخشاندووە. بەڵام ئێوە بیر ناکەنەوە کە ئەو خوداگەلە تۆڵە ئەکەنەوە. داوای لێبوردنتان لێ دەکەم خاوەنشکۆ، دەمەوێ شتێکتان لە ناخی دڵەوە پێ بڵێم و هیوادارم کە ناڕەحەت نەبن. من دەزانم کە دەبێ خودایەک تواناتر لەمانە بۆ پەرستن هەڵبژێرین. نازانم چۆن خودایەک هەر ئەوەندە دەزانم کە دەبێ خودایەکی بەدەسەڵات هەبێ کە هەم خۆی بپارێزێ و هەم بەندەکانی. چ پەیکەرێکی ساز کرد لە هەموو شتێک دەچوو جگە لە پەیکەرەی ژوپیتێر. پەیکەرێکی دزێ و ناحەز بەڵام پڕخەیر و بەرەکەت. بەڵام بوو بە هۆی ڕزگاری ئەمە لە شەرک. بڕۆین. ئادونیا بەکردەوەی زیرەکانی خۆی ئێمە لە ڕاستەقینەیەکی گەورە ئاگادار کرد و ئەو ڕاستەقینە گەڕان بۆ دۆزینەوەی خودایەکی بەدەسەڵات بوو. پاش ئەوە هەموو جارێ ئادونیام دەبینی و هەموو کات بە خودای تاقانە نزیکتر دەبمەوە. دەبێ بە توندی بجوڵینەوە، تەنانەت گومان لێکراوەکانیش قۆڵ بەستکەن. دەمەوێت تەنانەت یەک مەسیحیش لە شاردا نەمێنێت. باڵێ خاوەنشکۆ، زۆربەی کارەکانی شار و تەعمیری ئەو باستۆی مەسیحیەکانە. هیوادارم بۆ ئاهەنگی پێشوازی تووشی گیرگرف نەبین. نمایش لە خزمەتی ئیمپراتۆر و شەڕی گلادیاتۆرەکانیش بەشێک لە ئاهەنگی پێشوازە کەوەی دەبێت ژمارەیەک لە مەسیحیەکان قوڵبەستکرێن. هەروە کە کوتم تەواوی ئەو کەسانەکە وا دەزانن لەگەڵ ئادۆنیا پەیوەندیان هەیە بیانگرن. بە قۆڵبەستکردنی ئەوان زۆر کەس دەناسرێن. من دڵنیام کە ماکسیمیلیان و هێلێن سەبارەت بە قۆڵبەستکرانی هاوئینەکانیان بێدەنگ نابن. دەبێ بزانین ئەوان تاکەی خۆیان ڕادەگرن. باشە، بزانم چی دەکەن. بڕۆن. باڵە خاوەنشکۆ. ئەوە مەسیحیە بۆ خۆم دیتم کە بۆ ژوپیتێر سوژدەی نەبرد. تۆ درۆزنێکی پیسی لە ماڵی من بڕۆ دەرێ. بیگرنە
ئەسڵەن بڕوا ناکرێ دەست بۆ هەر کەسێ دەبەی دەبینی ئەویش مەسیحیە کەس چوزانێ ڕەنگە ژمارەیان لەمانەر زیاتر بێت بە شەر ئیدی ناتوانێت متمانە بە چاوی خۆشی هەبێت هەر چەندە لەمانە بگرن کەمیان گرتووە دەترسن تا هاتنی ئیمپراتوریش قاڵی ئەمانە هەر نەبڕێتەوە ئای چۆن ئابڕوومان دەچێ هەر ئەمانەتان هەیە؟ بڕۆ دەی بڕۆ مۆستا کەرەکە بۆچی بیر دەکەیەوە کە نەبێ هەر ئێستا هیچ کارێک دژی بتپەرستانی ڕۆمی بکەین؟ بۆچی ئەم هەموو ئەشکەنجە و کوژرانی هاو ئاینەکەمان ببینین و هیچ نەڵێن؟ ڕاپەڕین دژی ڕوومیەکان ئایبینیە جەنابی یومەنیس چۆنیەتی ئەو گرینگە هەبوونی ئێمە لە کۆشکدا بەناوی زاوای دیۆکلێتیانوس بە قازانجی هەوایینەکانمانە لە بەردۆخی ئێستادا ئێمە بە شێوەی جۆربەجۆر دەتوانینەوان یارمەتی بدەین و لە بڕێ کارگەل دژی ئەوان بەرگری بکەین بێگومان دەبێت لە هەر کارێکم هەلو مەرجە بخاتە مەترسیەوە خۆمان ببوێرین مەگەرەوەی کە باکامێکی باشتر یا ئەمانجێکی بەرزتر بگەین باشترەوەیە کە هەر کاممان بەشێک لە بەرپرسیاری کارەکان باستۆی خۆمانەوە بگرین بەڵێ باشە هەرکی جەنابی تەلمیخا ئاشکرایە ئەوان بە ناوی پزیشکی تایبەتی دەربار ئاگای لە ناو کۆشک دەبێ و ئێمە لە ڕووداوەکانی ناو کۆشک ئاگادار دەکات چاودێری بەسەر ڕووداوەکان و ئەو کارانەکە دژی هاو ئاینەکانی ئەمە دەکرێت باستۆی من هەوڵەدەم لە کۆڕ و کۆبوونەوەکانی نهێنی مەسیحەکاندا بەشداری بکەم دامەزرانی پەیوەندی لەگەڵ مۆبەلغینی مەسیحی وەلاوەکانی شاریش بە ئەستۆی جنابی ماکسیمیلیان دەبێ ڕیشە و بناغی مەسیحیەکان لەناو ببەین و بیان تووشین ئاهای سەرباز وریای ئەوانە بە ها بیگرە ڕۆنە پێ بۆ کێ دەبن تاوانیان چییە؟ وەرن! وەرن! بیانێنن! بیانێنن! وەرن! لاچوو! لاچوو! بڕۆ! بڕۆ! ورن ورن وتي مسيحية مسيحية بيقرن بيقرن وين بيقرن؟ إيمان إيمان
من مسيحيين برودكن من مسيحيين برودكن ورن بيقرن مسيحية چخەماوە مەسیحیەکمان گرتووە خاوەن شکۆ بەریدەن مەسیحیە ناسم خاوەن شکۆ مەسیحیە بيقرن خاوەن شکۆ مەسیحیە من ئەو دەناسم ئەو مەسیحی نییە خاوەن شکۆ ئەو مەسیحیە من ئەو دەناسم ئەو هاتوچی ماڵی ئادونیای دەکرد دەیناسم من بۆ خۆم دەیناسم ئەو خزمەتکاری جەنابی ماکسیمیلیان زاوای خاوەن شکۆ دیۆکلیتیانوسە ئەو سەتۆ بە مەسیحی دەزانی ئەو ئازادە چۆنە بێ ئازادی کەس بیگرن بیبن چۆن ئازادە نابێ ئازادی گالوس ناڕەحەت مەبە تەواوی ئەمانە بەهۆی ئادونیاوەیە تاوە قۆڵبەستنەکان هەدا نادەن هەرچی زووتر لێرە بڕۆ بەسەر چاو خاوەن شکۆ ئەتاعات آخری بچن آخری سه راست بچن آخری بچن هاي ئەوێ ماڵی کێیە؟ ماکسیمیلیان گالوس دەناسی؟ بەڵێ هەر لەوەیە زۆر